ئەگەر لە تەسویرەکانیان پەشیمان بوو لەوانەیە ئێستا باوی هەندێک سیناریۆ هەیە نەبی یعنی ئەگەر بکرێت لە ڕیکۆرد و گوتن لە هیچیان پەشیمان نیمە بەڵام لە نمونە لە مەشهەدێک لە خۆت پێم بڵێ هەیە بەڕاستی ئەگەر دووبارە ببتەوە ئەو شتە لەوانە نییە قوبوڵ بکەمەوەدانین تەمەنی هەرزەکاری و تازە هاتنە ناو هونەرێت تۆزێک بەڵێ ئەو مەشهدێک کە کوڕەکە پارە فڕەدە سە کچەکە ئەو کاتیش لەگەڵ ڕێ نەبووم بەڵام برادران کە ئەوانێتێن لای مەبە و ئەوە یەککە لە بابەتانە هەیە و چونکە من زۆر حساب لە بۆ مشتەما دەکەم لە کلیپەکانم حەزم لێ نییە لە سەریشم کەوت یەک دوو لەقتەشم ئەو کاتی بڕی لام برد پاشەوەی بڵاو بووە چوم لە تەلەڤیزیۆنێک ئەمین وەکتی ئێستانە بوو کەناڵەکان کەم بوون چوم وەرم گرتەوە و ئیتریانمدایە لەگەر لە کلیپەکان ئەگەنا لە ڕیکۆرد و گوتن نان